زۆر دڵخۆشین لێرە لە شەقامی 120 مەتری لە بەردەم نەخۆشخانەی میهرەبانی بەشدارین لە کردنەوەی پارچی میهرەبانی کە لەو ڕۆوە دەکەوێتە خزمەتی هەم ئەو نەخۆشانەی لەو نەخۆشخانەیە دەبن و هەمیش ئەو کەسوکارەی کە لە چاوەڕوانی شیفا وەرگرتنی نەخۆشەکانیان لێرە لەگەڵ ئازیزانیاندا دەبن. وێڕای دەستخۆشیکردن لە بەڕێوەبەر و کارمەند و ستافی نەخۆشخانەی میهرەبانی ئێمە دەمێکە باسی ئەومان کردیە ئەوەی لە توانادابێتن وەکو حکوومەت یاریێمی کوردستان لە ئاستی پارێزگای هەولێر لە پشتگیریکردن لە نەخۆشخانەی میهرەبانی و لە هەموو کارێکی میهرەبانانە لە شاری هەولێر وە کاری خێرخوازی پشتیوان دەبین. ناوی نەخۆشخانەکە بەنسبەت بنەوە زۆر جێگای سەرنجە کە یەکانگیر دەبیتن لەگەڵ ناسناوی شارەکەمان. هەولێر هەمیشە ئەو شارە میهرەبانە بووە بە خەڵک و خاکەکەیەوە لە ئامێزگری هەموو ئەوانە بووە کە لە هەر سەردەمێک و لە هەر قۆناغێکدا پێویستیان پێهێبیتن. میهرەبانی ئەو ناوە گەشەیە کە دەبێ هەمومان پشتیوانی لێ بکەین و هەمومان هەڵسوکەوتی ڕۆژانەمان کار و کردارمان هەموو ئەو کارانەی ئەنجامی دەدەین بە بیرکردنەوەیەکی میهرەبانانە بیتن. بە تاکید ئەو نەخۆشخانەیە دوێڕای ئەوەی کە خزمەتێکی گەورە پێشکەش بە هاوڵاتیانی شارەکەمان و ئەوانە دەکات کە ڕووی تێدەکەن بە تایبەتیش لە بۆ لە باوەشگرتنی ئازیزانی بێسەرپەرشت و بیمەی تەندروستی لە بۆ منداڵانی بێسەرپەرشت ئەوە کارێکی زۆر زۆر گەورەیە. ئیشاڵڵا لەلایەن خودای گەورەوە پاداشتی ئەو کەسانە دەدرێتەوە لەو کارە خێریە بەشدارن لە دنیاشدا سەرکەوتو مۆفەق دەبن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی